بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا. وەکو پێشتریش عەرزم کردن پرسیارانێکی زۆرمان بۆ هاتووە. بەویستی خوای گەورە هەر جارە لەسەر پرسیارێک یان چەند پرسیارێک دەوەستین و تیشک دەخینە سەر ئەو بابەتە گرنگە کە بە بێگومان ئەوە هەر پرسیاری ئەو بەڕێزە نییە کە پرسیارەکەی کردووە، بەدەیان خەڵکی تریش هەمان پرسیاریان هەیە. بۆ ئەوەی هەمومان سودمەند بین، ئێستا سەرنجتان ڕادەکێشم بۆ خوێندنەوەی نامەی ئازیزێک وەکو خۆی. ئەم بەڕێزە نووسیوێتی من نەخۆشی شێرپەنجەم هەیە، بەر لەوەی تووشی ئەو نەخۆشیە ببم دەستێک و قاچێکیشم شەلەل بوو. پێش ئەو نەخۆشیە لە ڕووی دینەوە زۆر باش بووم، ئێستاش باشم لە خوا بەزیاد بێت، بەس وەکو پێشتر هەستی پێ ناکەم. هەندێک جار بێئومێدم دەکات، دڵم تون دەبێ، دەڵێم بێسوودە هەرچی بکەم هەر شتی خراپم بەسەر دێت، یانی وەکو پێشتر نیم، هیچ هەستی پێ ناکەم. ئەمە دەقی ئەو نامەیە بوو کە لە ڕێی کەناڵی دیمەنەوە بەدەستمان گەیشتووە. ئەم بەڕێزە خوای گەورە شیفای پێ بەخێری بۆ بنێری لەگەڵ هەموو نەخۆشی مسلماناندا تووشی نەخۆشی سامناکی شێرپەنجە بووە. بەڵام پێش ئەوەش کە تووشی شێرپەنجە بێت دیارە شەلەلیش بووە، دەست و قاچێکیشی شەلەل بووە. وەکو خۆی باسی دەکا پێشتر زۆر هەستی کردووە چێژ لە دینداری وەردەگرێت، بەڵام ئێستا هەست دەکا گومانی بۆ دروست دەبێ کە بەردەوام چەندی دوعا دەکا دەپاڕێتەوە لە خوای پەروەردگار کەچی هەر تووشی خراپتر دەبێت. لەسەر شەلەلەکە مەمنون بوو، ئێستا تووشی شێرپەنجەش بووە. ئایا چی ڕوونکردنەوەیەکی بدەینێ؟ بەڕێزان، داواکارم لە خوای پەروەردگار شیفای هەموو جۆرە نەخۆشیەکانمان بدا، ڕەحم بە حاڵی هەموو نەخۆشەکانمان بکە. لە وەڵامی ئەو بەڕێزەدا بۆ هەمووشمان دەڵێن وەبیللهی تەوفیق، خاڵی یەکەم دنیا شوێنی تاقیکردنەوەیە. بەڕێزان، کەس بێکێشە نییە لەم دنیایەدا. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلئەنبیا ئاەتی 35 دەفەرمێ وَنَبْلُوكُمْ بِالشَّرِّ وَالْخَيْرِ فِتْنَةً وَإِلَيْنَا تُرْجَعُونَ. وَنَبْلُوكُمْ، الله سبحانه وتعالى خودی خۆی ذاتی خۆی بە ڕەحمانیەت و ڕەحیمی خۆی تاقیمان دەکاتەوە. نەبلوکم، هەر هەمووتان. واللهی هیچ کەسێک لە ئێمە لەم سەرزەویەدا لەم ژیانی دنیادا لەم تاقیکردنەوەی خوای گەورە جیا نەکراوەتەوە. بەچی تاقیمان دەکاتەوە؟ بالشەڕی، بەو شتانەی کە ئێمە هەست دەکەین بە زاهیر دەیان بینین کە ناڕەحەتین، وەکو خەم، وەکو نەخۆشی، وەکو هەژاری، وەکو بێمنداڵی، وەکو بێهاوسەری، وەکو منداڵی خراپ، وەکو هاوسەری خراپ، وەکو دراوسێی خراپ، وەکو کەسێکی خراپ کە لە بازاڕە دەبێتە هاوبەش و شەریک و فێڵت لێ دەکا و ئازارت دەدا. خوا دەفەرمێ وەلخەیری، تاقیشتان دەکەینەوە. ژیان هەمووی ناڕەحەتی نییە، تاقیشتان دەکەینەوە بە دڵخۆشی، بە لەشساغی، بە دەوڵەمەندی، بە منداڵی زۆر و ساڵح، بە هاوسەری باش، بە کار و کەسابەت و بازاڕی باش. واتە هەمووی تاقیکردنەوەی خوای پەروەردگارە، بە هەردووچیان تاقیتان دەکەینەوە. وإلينا ترجعون، دڵنیاش بن پاداشت و سزا هەیە، دەگەڕێنەوە بۆ لای ئێمە. هیچ کەسێک لەم تاقیکردنەوەیدا بە مردن ژیانی کۆتایی پێ نایە. ئەوانەی کە خەڵاتەکانی خوای پەروەردگار و خێرەکانیان پێبەخشرا لیان دەپرسرێتەوە تا چەند شکرانە بژێری پەروەردگار بوون. ئەوانەی بە بەڵاو تاقیکردنەوە و بە نەخۆشی و ناخۆشی تاقیکرانەوە پەروەردگار لیان دەپرسێتەوە چەندە سابر بوون، ئارامگر بوون، چاوەڕێی پاداشتی پەروەردگار بوون. بەڕێزان دیقەت بدەن، ئاەتەکە دەفەرمێ بالشەڕی وەلخەیری، بە ئەو شتانەی ناڕەحەتن لەگەڵ ئەو شتانەی دڵخۆشکەرن. شەڕەکەی پێش خێرەکە خست، چونکە مرۆڤ سروشتی خۆی وایە، بەردەوام ئەگەر یەک جار ناڕەحەتیەک ببینێ لە بیری ناچێتەوە، بەڵام خۆشیەکانی ژیانمان زۆر بە ئاسانی لەبیر دەچنەوە. لە تەواوی تەمەنتدا بیر دەکەیتەوە منی ژوام جەنابیشت هەر یەکێک لە ئێوەی بینەرانی ئازیز یەک جار تووشی سەرئێشەیەکی زۆر تون بووبی، تووشی عەمەلیات و نەشتەرگەریەک بووبی، بەردەوام لەبیرتە ئەه ساڵی فڵان ساڵێکیان تووشی ئەو نەخۆشیە بووم،
بەڵام ڕۆژانە بەردەوام ساڵ دوانزەی مانگ خێر و بەرەکەتی خۆمان بەسەرا دەبارێ کەچی ئەوانەمان لەبیر دەچێتەوە. بۆیە خوای پەروەردگار ئەشەڕی لە ئاەتەکەی سوورەتی ئەلئەنبیا ئاەتی 35 پێش ئەلخەیرەکە خست. بۆیە بەڕێزم ئەو کەسێکەوە پرسیارەکەت کردووە بۆ هەموو نەخۆشان بۆ هەمومان با بزانین هەمومان لە تاقیکردنەوەداین. ئەو نەخۆشیەی تۆش تاقیکردنەوەیەکی خوای پەروەردگارە. بەڕاستی حاڵی نەبوونە لە دین کەوا بزانی خۆشی ژیانت نیشانەی چاکی و پاچیتە، توشبوونیشت بە نەخۆشی، بە هەژاری، بە گرفتاری، بە خەمباری مای ئەوەیە کە پەروەردگار خۆشی ناوی. ئەزیزی خۆم، ئەو کەسێک کە ئەم نامەیەت ئاڕاستە کردوین ئەڵێ ئێستا هەست دەکەم وەکو جاران نیم، ئەوە شەیطان لەو ڕێگایەوە دەوێت لە پاداشتە گەورەکەی تۆ کەم کاتەوە. وات پێ دەڵێ ئەگە مادام تۆ نەخۆشیەکت هەبوو ئێستا بوو بە دوان زیادی کرد، ئازارەکانت لە جیاتی کەم بنەوە زیادیان کرد، تۆ بڵێ پەروەردگار ڕووی تێم نەبێ، ڕووی ڕەحمەتم تێنەکا، بەزەی پێم دانایەتەوە، ئاگادار بە بەڕێزم شەیطان لەم ڕێگایەوە زەفەرت پێ نەبا. دەچینە خزمەت قورئان. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلفەجر دەفەرمێ فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن. مرۆڤ سروشتی خۆی وایە کاتێک کە پەروەردگار چاکەی لەگەڵ کرد، دڵخۆشی کرد، دەوڵەمەندی کرد، ماڵ و سامانی زۆری پێبەخشی، ماڵ و منداڵی ساڵحی پێبەخشی، ئەڵێ دیارە من کەسێکی باشم، خوا خۆشی دەوم. باشکرا یان لە ناو دڵی خۆیدا دەڵێ ئەوە دیارە خوا زۆرم لێ ڕازیە. وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه. کاتێکیش پەروەردگار تاقی کردەوە بە کەمکردنەوەی ڕۆزیەکەی، جا ڕۆزی سەرۆت و سامان بێ، کار و کەسابەت بێ، سیر دەکا وەکو جاران پارەی دەست ناکەوێ، وەکو جاران ئیش و کەسابەتەکەی لە پێشەوە نییە، وەکو جاران ماڵ و منداڵەکەی ساڵح نییە، وەکو جاران لەگەڵ هاوڕێکانیدا دڵخۆش نییە، وەکو جاران لە خوێندنەکەیدا سەرکەوتوو نییە، وەکو جاران زەردەخەنە لەسەر لێوی نییە، ئاگادار بە بەڕێزم تۆ لە نامەکەتە نووسیوتە هەست دەکەم وەکو جاران نیم. ئەو کاتە لە ناخی خۆیدا یان بە زمانیش دەری دەبڕێ دەڵێ فەیەقول ڕەبی ئەهانن. دیارە خوای پەروەردگار بەزەی پێم دانایەتەوە، دیارە پەروەردگار ڕقی لێم هەڵستاوە، دیارە من کەسێکی زۆر گوناهبار و خراپم. خوا دەفەرمێ کەللا، نانا، وا تێنەگەی، ئەوە هەڵەیە، ئەوە ناحاڵی بوونە لە دینی خوای پەروەردگار. بەخوا ئەو کەسێک کە خوای گەورە خۆشی ژیانی زۆر پێدەبەخشێ، مانای ئەوە نییە زۆر بەڕێزە لای خوای پەروەردگار. و ئەو کەسەش کەوا تاقی دەکرێتەوە بە نەخۆشی و ناخۆشی، مانای ئەوە نییە پەروەردگار لێی تووڕەیە. وەڵڵاهی ئێمەش زۆر جار و بە هەڵە حاڵی بووین. تەنانەت کەسانی بەرامبەرمان دەبینین، کەسێک دەبینی زۆر دەوڵەمەندە، ماڵ و مناڵێکی زۆری هەیە، هەرچی بێوێ لە بەردەستیایەتی پوڵ و پارە و پۆست لە بەردەستیایەتی هەموو شتێک بۆی دێتە فەراهەمە لە بەردەستیاڵە. بەخوا دیارە فڵان کەس خوا خۆشی دەوێت، چاکی داوەتێ، خوا پێداوە. بەڵام کەسێک کە نەخۆشیەکی گرتووە یان بەڵایەک لەسەر بەڵایەک دێڵان بەخوا دیارە خوای گەورە خوا ئازان عقوبەی چێ لێی دەستێنێ. بەخوا ئەمە هەڵەیە. خوا فەرمووی کەللا، نانا قەد وانییە. ئەی موسیبەتی گەورە چییە؟ بەڕێزان، ئەو کەسانی کە نەخۆشن بەزەیتان بە خۆتان دانایەتەوە. وەڵڵاهی 4 نەخۆشی هەیە، 4 بەڵای گەورە هەیە. هەر لە سوورەتی ئەلفەجر خوای پەروەردگار دەفەرمێ نەزانی کە نەخۆشی و کە ناخۆشیت هەیە تۆ گرفتاری. ئەم 4 بەڵایە زۆر ناڕەحەتە. یەکەم بەل لا توکریمونە اليەتیم. ئینسان هێندە دڵی ڕەغبێ. خوای پەروەردگار سەیری ئاماژەوردەکانی قورئان کەن. منداڵێک کە باوکی نەبێ، منداڵێک کە لە ئامێزی دایکیدا بڕابێ، منداڵێکی بێکەس و کار، لاواز، داماو، ئینسان ئەوەندە دڵی ڕەغبێ دەفەرمێ لا توکریمون، نافەرمێ لا تونفیقون. نەک هەر پارەی نادا بۆ منداڵە هەتیوە، نەک کەفالەتی منداڵێکی نازدار و بێ باوک ناکە، بەڵکو هەر ئەسڵەن ڕێزیشی لێ ناگرێ. یعنی لوتکەی دڵڕەقی ئەوەیە ئەوەندە دڵت ڕەق ببێ پەنا بەخوا، چاوت بە مناڵی هەتی و بکەوێن، نەک دەستی میهرەبانی بێنی بەسەریە، نەک بیلاوێنیەوە، نەک کلفەی ژیانی بچێشی، هەر ئەسڵان ڕێزیشی لێ نەگری، هەر چاوت پێی هەڵنەیە، هەر لی تووڕەبی. سبحان الله، خوا دەفەرمێ ئەوە داماوە. ئەوە ئینسان کە دڵی گەیشتە ئەو ڕادەیە، واتە بەزەی بە هیچ کەسی ترا نایەتەوە کە بەزەی بە هەتی و یەتیمان نایەتەوە، ئەوە لە ناوچووە. ولا تحاضون على طعام المسكين. بەڵای دووەم، نەخۆشی دووەم، سامناکی دووەم ئەوەیە هێندە چروک بی، نەک خێر نەکەی، خەڵکیش خێر بکا پێت ناخۆش بێ. تەنانەت ئامادە نەبی، دەوڵەمەندێکەیە دەڵێ حەز دەکەم یارمەتی فەقیرێک بدەم، تۆ بە قسەیەکیش تێدا نەبی،
خۆت هیچ نەبەخشی خەڵکانی خێرەوەمان دەستگای خێرخوازی هەن بڵێ وەڵڵا کاکەوانە بۆ خوانی حتا بە بەخشینی ئەوانش پنا بەخوا ناڕەحەت بی ئەوە بەڕاستی تۆ دەروونن نەخۆشە ئەوە بەڕاستی نەخۆشی ئەسڵیە سێم وتەکولونە توراثە ئەکلە لەمما ئەو کەسانەی کەوا چاویان بڕیوەتە سەروەت و سامانێک کە لە باوک و دایکیانەوە بۆیان بمێنێتەوە بەخوا تەکولونە توراثە ئەکلە لەمما میراتخۆرن هەر هەمووی لوش دەدەن لەمما یعنی ئەسڵەن بەزەیان نییە شەرع و قانون ناناسن ئەوەندەی دەسەڵاتیان هەبێت چی لە باوشەوە بۆی ماوەتەوە ڕیزە دووکان بێ عەرز بێ پارە بێ مۆڵک بێ هەمووی دەست بەسەرا دەگرێت بە تایبەتی دەڵێ خوشک هەر حەقی نییە جا بۆ ماڵەکەی باوکم بۆ ماڵی زاواکانم بێ باسی خوشکەکانی باوکی بە کاتی خۆی ماڵدا بەش نەکراوە باسی پورەکانی باسی خزمەکانی باسی براکانی هیچ کەس ناخوێنێتەوە ئامادەیە تا دەسەڵاتی هەبێ فێڵ لە یاساش بکە بۆ ئەوەی سەروەت و سامان و میراتەکان هەمووی بۆ خۆی بێ هەموو خاوەن حەقەکانی خێزانەکەی لێ مەحرومکە بەڕێزان ئەمانە نەخۆشن وتحبون المال حبا جما نەخۆشی چوارەم پەروەردگار دەفەرمێ ئەو کەسە داماوە کە ئەوەندە دنیای خۆش دەوێ ئەوەندە ماڵی خۆش دەوێ حبا جما بەس ئامادەیە کۆی کاتەوە ویژدان مردووە حەڵاڵ و حەرام نازانێ خەڵک چی لێ دێ تەزویرات دەکا شتی ئەکسپار دێنێتە بازاڕەوە دەچێ بۆ سین و ئەوانە چی کەلوپەلی خراپە بێکوالیەتیە بەس من دەوڵەمەند بم خوایە کرد هەموو عالەم فەقیر دەکەوت بەس پارەکانی خەڵک بۆ من بێ حبا جەمما خوا دەفەرمێ ئەو کەسە نەخۆشە بەس زەیتان بەو کەسە دابێتەوە واللهی بەڕێزان ئەم چوارە لە سەرەتان و لە شەلەل و لە شەکرە و لە نەخۆشی دڵ سامناکترن ئەی نەخۆشەکان الحەمدوللا تۆ دڵن نەرمە تۆ بەزەی خوا دەبینی تۆ دەستی نزا بەرز دەکەیتەوە بۆ لای خوای پەروەردگار ئێوە زۆرتان نەخۆشن هێشتا بەو نەخۆشیە کە ئەو هەموو عیلاجە گرانە دەکڕی هێشتا دەچی ئەگە هەزار دنیای تەبعیش بێت دەبەخشی خێر دەکەی سەدەقە دەکەی بۆ ئەوەی خوای پەروەردگار دەفعی نەخۆشیەکە لەسەر بکە ئێوە بەس جەستەتان نەخۆشە بەڵام ئەم چوارانە دڵیان نەخۆشە ئەمانە ناخیان بۆ گەنی کردووە سەرەتان ئەندامێکی جەستەت تووشی ئەو نەخۆشیە بووە شیفاش لای پەروەردگارە و بە ئاسانی بۆ دێ ئینشاءالله نەخۆشی دڵت هەیە نەخۆشی شەکرەت هەیە نەخۆشی زەختی خوێنت هەیە ئەمانە سام ناکەن بەڵام بەخوا ئەمانە بەس پەیوەندیان بە جەستەتەوە هەیە ئەمانە بە مردن ڕزگارت دەبێ و پاداشتی گەورەی قیامەتت هەیە دڵت بە خۆت خۆش بێ بەڵام ئەوەی ئەو چوار نەخۆشیەی هەبێ پەنا بەخوای پەروەردگار کە خوا لە سوڕەتی فەجرا باسی کرد ئەوانە داماون بۆیە بەڕێزم ئاگادار بە شەیتان زەفەرت پێ نەبا وەرە ژیانی پێغەمبەران بخوێنەوە سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەران هەمویان هەڵبژێردراوی خوای پەروەردگارن گەورەی هەموو مرۆڤایەتین خاتەمیان محەممەدە صلی الله عليه وسلم ئیمانمان بە هەموو پێغەمبەرانی خوا هەیە بەبێ جیاوازی لەناو پێغەمبەراندا هەیە بەس تووشی خۆشی بووە وەکو داود و سولەیمان پاشا بوون پێغەمبەر بوون دەسەڵاتدار بوون حاکم و فەرمانڕەوا بوون دەکرێ ئینسانی خواناس خوا دنیایەکی گەلێ جوانی بداتێ لەناو پێغەمبەراندا هەبووە نەخۆشی درێژخایەنی چەندین ساڵی هەبووە لە قاچ و خولی خستووە وەکو جەنابێک دەڵێ شەلەلم هەبووە ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر لە قورئانە بخوێنەوە هەروەها کەسی وهەیە هاوسەرەکەی خراپە لوط و نوح دوو پێغەمبەری پایەبەرزی خوای پەروەردگار ئای چ ژنێکی خراپ و بەڵایەکی ناو ماڵیان هەبوو کەسێکی وەکو یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ برای خراپ زیندانی کردن بە ناحەق بوختان بۆ کران ئەمانە هەموو هاتۆتە ڕێگای یوسف ئیبراهیم پێغەمبەر زەکەریا پێغەمبەر سەلامی خۆیان لەسەر بێت تۆ کە منداڵن نییە ئەوانیش تاقی کرانەوە هەموو تەمەنی گەنجیان ڕۆی سەریان سپی بوو حەسرەتی ئەویان هەبوو مناڵێک لە باوەشیاندا بێت نەبوو بەڵام خوای پەروەردگار لە ئاخری تەمەنا پێی بەخشین بە من و بە تۆشیوت قەد مەویزمە بە لە ڕەحمەتی خوای پەروەردگار پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم خاتەم محەممەد صلی الله عليه وسلم بێ باوچی بێ دایکی منداڵ مردن هەموو کوڕەکانی پێش خۆی مردن کچەکانی پێش خۆی مردن تەنها فاتیمە خاتون نەبێ 6 مانگ دوای خۆی ژیا ژن مردن خاتو خەدیجەی لەدەستدا دەربەدەری نەخۆشی تند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ والله من کە تووشی نەخۆشی دەبم تایەکم لێ دێ ئازارێکم بۆ دێ دوو هێندەی هەر یەکێک لە ئێوە نەخۆشیەکەی من قورسە دوو هێندەی هەر یەکێک لە ئێوە نەخۆشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورس بووە پەروەردگار پێی وتین
ئەم دنیاە هەمووی شوێنی تاقیکردنەوەیە. چی تۆ بە سەختی دەزانی لەوە سەختتر بەسەر پێغەمبەرانی خوا داهاتووە. بەڕێزان، ناوبڕ دێک دەبەردەمماندایە، ناوبڕێکی کورد وەردەگرین، ئینشاءڵڵا درێژە بە پرۆگرامەکەمان و بەرنامەکەمان دەدەین لەسەر باسی نەخۆشی. چەند موژدەیەکی خۆشی پێغەمبەرتان پێ دەدەم صلی الله علیه وسلم. ئەی نەخۆشانی ئازیز، بۆ ئەوەی دڵنەوایی بێ ئەوە قسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵی خۆتانی پێخۆشکەن. خدای گەورە لە نەخۆشی و ناخۆشی بمان پارێزێ و ئەو کەسان ڕزگار کە لە ناخۆشیدان و شیفای هەموو نەخۆشەکانمان بدە. دوای ئەم ناوبڕە دێنەوە خزمەتتان و دەوکاتەشەوە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن نووسراوە بەڕێستان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان، درێژە بە بەرنامەکەمان دەدەین لەسەر باسی نەخۆشی و پاداشتی نەخۆشی لای خوای پەروەردگار و تاقیکردنەوەکانی خوای پەروەردگار بۆ هەمومان هەر یەک بە جۆرێک. جەنابیشتان ئێستا دەتوانن بەپێی ئەو ژمارەی کەوا لەسەر شاشەکە دەیبینن ئینشاء الله تعالی پەیوەندیمان پێوە بکەن. پەیوەندیەک وا دیارە ڕاستەوخۆ لەسەر هێڵە با کاتی نەگرین. بەڵ باوکی ئەحمەد فەرموو. بەڵێ عەفو، دایکی ئەحمەد فەرموو. بله، السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دايك يا أحمد، خوشكي بريزم. الحمد لله، سپاس بخواي پروردگار. خوشی در برنامه کن بیکن. خواهی رازی بیا، خواهی دستی واش خوش بیا. والله ما مصدق کاریتون بیا. فرمو. والله توی بسرو زلمانه بروی کوا دو جنیان هست. هنی جنیان هست جان بسویه جان برلا و من دالو دینا مزگوت تفیدو کن فرزل مزگوتنو. ئاگان لە ماڵ منداڵەکانیان درێوانە چی بن نازانم. ڕاستە پرسیارێکی جوانە بەسەر چاو دایکی ئەحمەد ئینشاءڵڵا هەندێک لەسەرەوە قسە دەکەم. وای داواکارن دەتوێت بەیانی لە مزگەوت بەحسی بکەیت. وەڵڵاهی بەیانی خوشکە باشەکەم، چکە وتاری جومعەها کاتی دیاریکراوی خۆی هەیە. من وتار پێشتر ئامادە کراوە پایوەستە بۆ ئەو ڕۆژگاری قسەی تێدا دەکەین. بەس هەر ئێستا لە بەرنامەکە ئینشاءڵڵا چەند قسەیەکی خێر دەدەین بەژێ ئەو کەسانەدا کەوا دوو هاوسەریان هەیە کە دەبێت ڕەفتارەکانیان شێوازی ئیسلامیانە و ئەهلی مزگەوت دەبێت چۆن بێ بەسەر چاو بە حرمەتی جەنابەت قسەی لەسەر دەکەین، بەڵکو لەو تارێکی جمعەش قسەی لەسەر بکەین بەسەر چاو. زۆر مەمنون لە دوای وتارەکەشت بێت بەبەرەوەی پیاوەکەی یعنی پێنج وتاری جمعە بەسەر چاو بەس بۆکو وتاری بەیانی عەرزم کردی چکە وتار پێشتر ئامادە دەکرێت، بەڵام دەرفەت زۆرە ئینشەڵڵا لە وتارانێکی تردا لە بابەتی ستەمی ناو خێزاندا ئاماژەی پێ دەکەم. دایکی ئەحمەد دەستەکانت خۆش بێ. خوشکی بەڕێزم، خوا ئاگادارت بێ سەر چاو. بەڵێ پەیوەندیمان لەگەڵ بوو. خوشکە فاتیمە فەرموو. خوا لە ڕازی بێ خوا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. دادەگیان فەرموو. کەسەی پەندا کە بە بەلاش پیاوەکەم بە بەلاش غەدرم لێ دەکاتن، مەسەلەن دەبێ ئەمە چەند ساڵە هاوسەرین بێ ئەوەی هیچ کەم و کورتێک لە بەیمان هەبیتن ئێستا بە بەلاش دەرێ ئەم ئەتۆم ناوێتم لەبەر ئەوەی لە پەیوەندێکی ناشەرعیدایە زۆر زەمامستەم ئێستا زۆر دڵم توندا، زۆر غەدرم لێ دەکاتن. بەخۆشی هەموو جاران بگەرێ ئەتو هیچ عیبت نییە، بەس ئەمە ئێستا ئەتۆم ناوێتن هەتا ئێرە بوو. ئەو دەدەمێ بە بەڕێزت مامۆستایەکی زۆر بەڕێزی لە بۆم یعنی ڕۆم کێوە ئەو غەدرە گەورەی یعنی زۆر غەدرم لێ دەکات هەتا چەند تاوان بارە یعنی منداڵمان هیچ مشکیلەمە ئەوەنجای بڵێ وەڵە 4 منداڵ تەمەنیان درێژ بێ ئینشاءڵڵا بەسەر چاو دادەگیان لە بۆ پەیوەندێکی ناشەرعی غەدرەی لە من دەکاتن دەبێتم بزان یعنی هەتا چەند تاوان بارە هیچ گرنگی بە فرمێسکەکانم نادا، یعنی هیچ ئەمنی ئێستا بەلاوە گرنگیە و لە هەموو ناحیەکی ئەمنی ئیهمال کردیە لە قسەم لەگەر دەکا یعنی زۆر فاتیمە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا گەورە لەسەر هەڵوێستی ئەو جۆرە پیاوانەش ئەو بەڕێزانەی کە هیوادارم بەڕێزشتان یا مامۆستایانی بەڕێز یعنی هەندێک لە وتارەکانیان باسی ئەو نوع پیاوانە بکەن کە بە بەلاش غەدر لە خێزانەکانیان دەکەن، یعنی لە پەیوەندی لە بۆ پێناو پەیوەندێکی ناشەرعی
خێزانی خۆیان مار و منداری خۆیان ئیهمال دەکەن لە بۆ یعنی خۆشیەکی کاتی ڕاستە بەداخەوە دەستەکانت خۆشبی بەسەر چاو ئینشاءالله خوشکە فاتیمە دەستەکان خۆش بێ خوا گەورە دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکەوە خوا بەختەوەرت بکات زۆر سوپاس بەڵێ دیارە خوشکە فاتیمەیەکی ترمان هەر لەسەر هێڵە فەرموو داری فاتیمە فەرموو عەلەیکم السەلام و ڕەحمەت الله فەرموو پرسیارەکەت فەرموو جارێ خوشکە فاتیمە پەیوەندەکەت پسڕا ببوورە ئەگەر هەوڵدەی لە دواترە پەیوەندیمان پێوە بکەوانە دەست خۆش بێ لە لای ئێمەوە نەبوو لای جەنابتەوە پسڕا پەیوەندێکی ترمان باوکی ڕەوا فەرموو ماما سيان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته عزيزم. سلامت يا ماما سيان خير السلامة. طبعا عددنا من زعيق وسلام بكرة تقريبا ودوري دماين قبل وتم ناسم بجمعة وجمعة وشتنات وانا بكم وتم زانم هنا كيت شيء يعني. غسلي قلت شيلات بودكريا؟ نا زرع كردوه. زرع قلت شيلات بودكريا. وقت الدكتور بيوتي زور تقلاوي شويني قرباء الله النبي. خدا شفاء بده بس سرچاو قصد ودكم ان شاء الله. يا ربي خدا يقول شفاء بخير بده سرچاو باشي را خالق رب العزة. پەیوەندێکی ترمان لەگەڵایە خوشکە ئاژین فەرموو دادەگیان. عليكم السلام ورحمة الله وبركاته دادا ئاژین. الحمد لله سپاس بەخوای گەورە ئێوە باشن. أنا برايكم لقطات خانية فولي شاري بنارتيا بس هيك حظي لخندني يعني بلا مرة درجة ئینشاءڵڵا بێمزەڵە بێ ئەو برایەت کە ئێستا چواری بنەڕەتیە لە قۆناغی 1 و 2 3 بنەڕەتی ساڵانی پێشوو وا بوو لەو کاتەش وا بوو ئەو کات ساڵانی تریش هەلو کاتش حەزی بە خوێندن نەبوو ئەو کاتەش دڵ ناڕەحەت دەبوو بەسەر چاو خوشکاژین ئینشاءڵڵا قسەیەکی خێریش لەسەر ئەو بابەتەی برای دەکەم یا ڕەبی سەرفراز بێ ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم بە مناڵی هەموو لایەکمان بکا بە هەموو ڕۆڵەی موسڵمانان علم و حلمیان زیاد کە یا ڕەبی ئەولادەکانمان ساڵح بن علم و حلمیان زیاد بێ یا ڕەب خوشکە شەیما فەرموو دادەگیان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله دادەگیان ماشي ماما طايقان الحمد لله خوا لە ڕازی بێ یا ڕەبی سلامت بي سفرازي الدنيا وقيامت بي إن شاء الله. لەگەڵ ئێوەی خۆشەویستە زۆر سوپاس دادەگیان سلامت بي والله ماما طايقان برسياركم هابو فەرموو خوشکی من سلامت بي ماما طاشتي بارە دانم لە شوێنێکا لە دوای هەفتەیەک دەچمەوانێ سەیرەکەم پارەکە نەماوە لە شوێنی خۆی ئایا هیچ شتێک بوونی هەیە کە لای بەرێ بیبات باڵا خوشکە شەیما ئەوە غەیری مرۆڤێکی دوو چاو و دوو پێ و دوو دەست نەبێ گومانت بۆ هیچ شتێکی تر نەبێ نە جن و نە شەیاطین و نە میکرۆب و هیچ شتێک پارە نابێ ئیلا ئینسان نەبێ ئەوە تەنها لە ماڵی خۆتاندایە خوشکە شەیما بۆی وەڵامەکەت ڕاستەوە خۆ بدەمەوە گومانت بۆ هیچ شتێکی تر نەچێ ئەوەی تری هەموو خوڕافیاتە جن پارە دەبا و نازانم هەر شوێنەکە بسم الله الرحمن الرحیمت کرد کە پارەیەکت دانا ئیتر جن و ئەوانە جرجم بیستووە پارە دەبا باز ئەمە ئەم زروفەیە ئێستاویش پەیدا بۆڵێن جنیش پارە دەبا بەڵام ئەو شتانە ڕاز نییە تەنها لە ماڵی خۆتاندا بەداخەوە شوێنەکەی بگۆڕە زیاتر کلیل و قاسە ئەو شتانەگە بڕەکە زۆر بێ بەکاربێنی شتێکی وا مرۆڤەکان دەستیان نەیگاتێ ناوی خوا بێنە بسم الله الرحمن الرحیم لە کاتی پارەدانانە هەر شتێکە هەر شتێکدانە بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای بەروردگار خوای بە تۆ مسپات ئینشاءڵڵا لە دەستی کەسانی خراپیش خوا دەیپارێزێ هەر لە ماڵی خۆتاندایە دادەیگەن ئەگە مامۆستا بسم الله نەکەم بۆ هەیە بیبات نەخێر بسم اللهیش نەکەی دادەگەن بسم اللهیش نەکەی جن هەر نایبە بەڵام ئێمە وەکو موسڵمان هەر کارێکمان هەر شتێکمان بەرەکەتی تێدا نامێنێ واتە پارەکەت وەکو بڕ ناڕوا دادەشەیمە بەڵام کاتێک کە بسم الله ناکەین لە ژماردنیدا لە دانانیدا بەرەکەتی خوای تێدا نامێنێ واتە پارەکەمان زۆر بە فیڕۆ دەچێ و نازانین هەر خۆشمان داوامانە بەچی بەڵام بە بسم الله الرحمن الرحیم بەرەکەتی تێدەکەوێت بەڵام هەزاران خەڵکی کافن بە ملیۆنەها و ملیارە خەڵکی کافر هەیە پارەش دادەنێ و بسم اللهش ناکە و جنۆکە ئەی بۆ پارەکانی ئەو نابە نا ئەو شتانە ئەسڵ و ئەساسی نییە
بس مامۆستا لەگە ڕێزم بۆ قسەکە ئێوارەیەکی لە 6,000 دانا لە دوای 10 دقە چوومەوە پارەکەی لێ نەمابوو لە خوشکە باشەکەم دڵنیات دەکەم لە برای خۆتی وەرگرە ئەوە یەقینت هەبێ جن پارەی مرۆڤەکان نابا ئەوە ئیلا مرۆڤەکانی وەکو من و تۆن ئینسانن بجا بە هەر حاڵێک بێ لەوە چێ مناڵێک بە پێویستی بۆ پارێ بێ ینی هەر نەزانێ کەسێک لە دەرەوە شوێنەکەی فێر بوو بێ لە شوێنێکی قایمیدانێ و ناوی خوا بێنە تەنان ئەگە بیسمیلاش نەکەی پارەکەت جن هەر نایبە ئەوە دڵنیا بە خوشکە باشەکەم ئەگەر ئەو کەسە چاویشی لەسەر بێ سحری لێکرابێ هەر نەیبە هەر ئەسڵەن خوشکە باشەکەم ئێمە میلەتێکی مسلمانین و ئەلحەمدوللا مسلمانێکی ژیر و عاقڵین جەنابەت بیر بکەوە بە ملیارەها خەڵکی مولحید و بێدین و کافر لەم سەرزەوێ هەیە نە ناوی خوا دێنێ نە دوعا دەکا ئەتر هیچ بڕوای بە هیچ شتێک نییە پارەکانیشی دادەنێ ئەگەر لە ناو ماڵەکەی خۆیان نەیبەن بە حیاتی جن و شایاطینەوەنە پارەی ئەو نابایی بۆچی مسلمانێکی وەکو جەنابەت دەبە ناوشتان ئەسڵ ئەساسی نێخوشکی من ڕوونکردنەوەی پێویستم دایتێنەوە خەڵکی تر لەسەر تەلەفۆن بە داوای لێبوون لێ دەکەم دۆسپاسەکەم بورای مامۆستاگیان لە ڕازی بێ خوشکە شەیماگیان سەرچام دادەگیان خوا لەگەڵ بێ لا نەخان فەرموو خوشکی بەڕێزم لا نەخان فەرموو عليكم السلام ورحمة الله وبركاته دادگیان خوا لە ڕازی بێ خوا زۆر سپاس دەکەم خوشکی من لەگەڵ ئێوەی بەڕێزیشە بەڵێ بس مامۆستا ئەمە ڕوونکردنەوەیتم دەیکە من مامۆستا ئێستا هەموو ئافرەتێک بە لە پیاوی عاقلێت ئەگەر كما دەستکاریی ئەمە هەر ئەچێتە قالبی حرامەوە قسەت بۆ دەکەم بەسەر چاودادەگیان ئەوە برۆکردن مامۆستا ئەگەر تۆ لە فارانەوەکانتا لە دوعاخانتا کە بۆ خۆی جۆری ئەکەی ئەگەر من داوای مناڵی کچکەم بڵم خۆیان ناڵی کچم لێگیان دەکێچوانە بڵم خۆیان ناڵێکی کوڕم لێگێ ئەمە تاک گوناهبار ئەبوو بەسەر چاوەش قسەت بۆ دەکەم بەسەر چاو باشە ماوەستا جان پرسیاری پێمیشە مامۆستا بەیانیان لە کاتی نوێژی بەیانیانە خۆم خبرم ئەبێت و مۆبایلەکەم ینی ئەمێمەوە چۆن ئەڵێ بەنی مۆبایلەکە خۆم کاتێ نوێژەکەم هاوسەرەکەم هەڵ ئەفێنم بۆ نوێژ دانی وایە نوێژەکە دانی واژەی لایکە چۆن ئەو زیاتر مادووەگە ڕاستی کرد بەبوونی ئیشکاری ڕۆژانەوە جاری وایە هەڵەکت یعنی من هەوڵێم هەڵی پێنم جاری وایە بخسم ناتە هەڵماسێ جاری واشە هەمەسێتی نوێژەکەی خۆیەکە ئەو کاتی کە هەڵماسێ من گوناهبارە بم چکە من ئەو کاتی ئەوژەڵاتێ من نوێژی خۆم ئەکەم من گوناهبار ئەبم مامۆستا یان زەربان ئەکەم لەوە زیاتر ئەڵەن نەکوی تووڕابیان یان جاری تۆ ڕۆژ نابێ بڵم لەبەرەوەی قەتاسە تووڕابێ ئەگەر وەڵام بەسەر چاو لا نەخان خوشکی بەڕێزم بەسەر چاودا دەگیان سەرفراز بن ئینشاءالله خوا لە ڕازی بێ عەرەبی ئەجمەعین ئینشاءالله پەیوەندیمان تەواو برایانی کۆنتڕۆڵ بەڵێ برایان دەفەرمون لەبەرەوەی کاتەکە تەواو دیارە بەشی هەموو وینەکان ناکە پەیوەندی هیچ تر وەرناگرین داوای لێبوردنەوە بە ڕێزان دەکەم کە ئێستا دیارە لەسەر هێڵ بوون بەڵام کاتمان تەواو بوو چەند قسەیەکی خێریشمان ماوە بۆ نەخۆشەکان و دواتریش ئەو وەڵامی پرسیارانە ئینشاءالله هەوڵ بدەین کە قسەیەکی تێر و تەسەلیان لەسەر بکەین کە قەناعەت بە دڵی ئەو کەسە بکە کە پەیوەندیەکەی کردووە بەڕێزانەی ئەو کەسانی کەوا نەخۆشن گوێ لەم فەرموودە خۆشەی پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری لە صحیحدا بە ژمارە فەرموودەی 5641 هێناوێتی سەرۆرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم إلا حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه هەر کەسێک لەم دنیادا لە مسلمان و خواناز بێ و بڕوای بە الله بێ سبحانه وتعالى تووشی ماندووبوون ببێ تووشی نەخۆشی درێژخایەن ببێ تووشی دڵناڕەحەتی و دڵتوندی ببێ تووشی نەخۆشی دەرونی ببێ تووشی خەم و خەفەت و ئازار ببێ تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەڵڵاهی تەنانەت دڕکێک کە بەرت دەکەوێ و دەستت بەریەکەوێ یەکسەر دەست ئەکێشیتەوە ئەو دڕکەش کە یەک تۆز ئازارت دەدا إلا أو خواي پروردگار بهمو أوانا گناه لكوال دكاتوا كواتا إيوي نخوش بتابتي وي كنامي نسيبوتي شير پنجما همو أواني كنخوشي شير پنجيانا همو أواني كوا درزي و درمان بكاردينن أم آزار قرصة وردقرن براستي دلنيابن شاوتان لرحمتي خوابه بهمو أو درمان و آزار و درزياني كوري دقرن أو علاج كيميائياني كوري دقرن همو خوا گناهتان لي دكاتوا وقتی ئەزانی لە قیامەتە سوپاس بۆ الله سبحانه وتعالى
تۆ پاک بوویتەوە. زۆر خەڵکەیە کاتێکە بەو نەخۆشیانە دەمرێ وەکو مناڵی تازە لەدایک بوو خی پەروەردگار پاکی کردوێتەوە. کەواتە ئێوە مانەوەتان لەسەر جێگای نەخۆشی دەرزی و دەرمان و ئازار ئەمانە هەمووی ئەو دڵناڕەحەتەی کە بەزەید بەخۆدا دێتەوە خوایە من شەلەلم من قاچم نییە من دەستم ئیش ناکە من ناتوانم وەکو پێویست خزمەتی خۆم بکەم خەڵک پێمەوە ماندووە دڵناڕەحەت مەبە. ئەوە هەمووی پاداشتی خوایە هەمووی ئەجرە واللهی لە ڕۆژی قیامەتە ئەمجا سوپاسی پەروەردگار دەکەی یا ڕەبی خوالێت بە زیادێکە لە دنیادا تووشی ئەو نەخۆشیە بووم ئەم پلە بەرزەی بەهەشتم ئێستا کە لە جەهەنەم ڕزگارم بوو گوناهەکانم لە کۆڵم بوونەوە و ڕیسوای قیامەت نەبووم بەرهەمی ئەو نەخۆشیە بوو بەرهەمی ئەو ئازارە بوو. دەبەرەوە دڵتان خۆش بێ بە ڕەحمەتی خوای پەروەردگار ئەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و هەروەها دڵناڕەحەت مەبن تۆ لە کاتی ساغیدا کۆمەڵە عیبادەت و تاعاتت کردووە ئێستا بە نەخۆشی وەکو جاران بۆت ناکرێ. مژدەتان لێبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک کە عیبادەتێک دەکا ئیذا مەریض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا. لە صحیحی بوخاریدا فەرمودەکە هاتووە هەر کەسێ لە کاتی ساغ و سەلامەتیدا لە کاتی تەندروست باشیدا لەو کاتەش کە لە ماڵەوەیە عیبادەتێک نوێژێکی سنەت زیکر و تەسبیحاتێک قورئان خوێندنێکی ئەنجامدا بەڵام کاتێک کە نەخۆش کەوت لەبەر عیلاج و دۆرزی و دکتۆر و دەرمان و عیادە و ئەمانە ئەو دەرفەتەی بۆ نەڕەخسا یان چووە سەفەرێکی خێر و حەڵاڵ ئەو دەرفەتەی جارانی بۆ نەڕەخسا واللهی خوا دەفەرمە ئەی فریشتەکان هیچی لێکەم مەکەنەوە جاران چی کردووە لە ساغیدا ئێستا لە کاتی نەخۆشیدا کە بۆی ناکرێ لە سەفەری حەڵاڵا کە بۆی ناکرێ هەموو ئەجر و پاداشتەکەی بۆ بنووسن. داواکارم لە خوای پەروەردگار شیفای هەموو نەخۆشەکان بدا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە. ئینشاءڵڵا دەچینە سەر وەڵامی ئەو پەیوەندی خۆشەویست و بەڕێزانەی لە خوشکان و برایان پەیوەندیان کرد. ئینشاءڵڵا با چەند قسەیەکیش بۆ ئەوان بکەین بە داوای لێبوورنیشەوە لەو کەسانێکەوە لەسەر هێڵ بوون یان ویستیان پەیوەندی بکەن و دەرفەتمان نەبوو ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوودا پەیوەندیمان پێوە بکەن. دایکی ئەحمەد بابەتێکی باس کرد ئەو پیاوە بەڕێزانەی کە دوو خێزانیان هەیە یان زیاتریان هەیە یەکیان ئیهمال کردووە وازیان لێهێناوە بەڕاستی ڕووی تێناکەن لە ڕووی مادی و معنەوی ڕێزگرتن و حرمەتگرتن لەگەڵا خەوتن پێبەخشینی ماڵ و نەفەقا جیاوازان لە نێواندا دەکەن. بەڕێزان دوژنە لە ئیسلامدا وەکو چارەسەر بەکار هاتووە و ئەو کەسانی کەوا دوو خێزانیان هەیە بەڕاستی مەسئولیەتی خێزانی زۆر گەورەیە. دوژن و سێژن و ئەوانە بۆ ئارەزووکاری نییە دەبێت ئەو کەسانە زۆر وریای خۆیان بن. وەڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک دانە فەرمودەی نییە یەک تاکە فەرمودەی نییە بفەرمێ هەر کەسە دوو ژنی هەبێ و سێ ژنی هەبێ و چوار ژنی هەبێ ئەجر و پاداشتی لای خواوایە. بەڵام بە پێچەوانەوە هەڕەشەی هەیە ئاگادارکردنەوە ئینزاری بە شیدەتی هەیە ئەفەرمێ هەر کەسێک دوو خێزانی هەبێ بە پێی توانە دادپەروەر نەبێ لە نێوانیاندا واتە لە ڕووە مادیەکەوە لە پێبەخشیندا لە سەردانی ماڵدا لە دابینکردنی ناوماڵدا لەسەر جێگای و خەوتن لەگەڵیاندا وەکو یەک دادپەروەر نەبێ وەکو یەک دادپەروەر نەبێت لە ڕۆژی قیامەتە هەموو خەڵکی مەحشەر دەیبینن ئەفەرمێ لایەکی شەلەل لێداوە دەست و قاچێکی ئاوالار بۆتەوە هەموو خەڵک دڵن ئەوە ئەو فڵان کەسە بوو کە دوو خێزانی هەبوو یەکیانی ئیهمال کرد و یەکیانی بەرەڵا کرد یەکیانی واز دێهێنا ئەویش ئیتر تازە چی بکات دوای تەمەنێک تازە بەرەو کوێ بڕوە هەموو حەسرەتەکان لە دڵیامانەوە تکایە ئەو پیاوانێکەوە دوو خێزانیان هەیە دوو خێزانی و دوو هاوسەری هەرەوەنێ لە مەدیسا خۆت هەڵکێشی ئەبێ بە فعلی پیاوەتی خۆت بەوە بسەلمێنی کە دادپەروەروی بەڕاستی تاقیکردنەوەیەکی قورسە ئەگە کەسێکیش دادپەروەر بوو دادپەروەران عادلەکان بە تایبەت لە نێوان خێزانەکاندا خوای پەروەردگار لیان ڕازی دەبێ و ئەو خێزانانش دڵیان ئارام دەبێ خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەک بکە. فاتیمە خان فەرمووی پیاوەکەم غەدرم لێ دەکا پێم دڵێت تۆم ناوێ هەز دەکا کە عەلاقەیەکی ناشەرعی لەگەڵ ئافرەتانی تر هەیە چوار منداڵی هەیە بەڕاستی خوشکی بەڕێزم بەداخەوم یعنی دوای چوار منداڵ ئەمجا سەردەمی ئەوەیە ئەم ژن و پیاوە زیاتر ڕێز لە یەکتری بگرن ئێستا گەیشتونە پاییزی تەمەن مناڵەکانیان بەرهەمی کاتی بەهاری تەمەنیانن هاتوونە پێشەوە ئێستا بێ و پیاوە بەڕێزە خەم لەوە بخوا ژن بۆ کوڕەکەی بێنێ ئەگە کچی هەیە بە شوویدا جا خەمی ئەوە بخوا شتیان بۆ ئامادەکا بۆ ژیانی داهاتوویان دواتر هەموو خێزانەکە لە دەوری یەک کۆ ببنەوە نەک بەداخەوە پیاوێک لە دوای چوار منداڵ ئەمجا بە دوای حەرز و ئارەز و جنسیەکانی تریا بگەڕێ. بەڵام خوشکی بەڕێزم ئینشاءڵڵا لە جەوێکی هێمندا بەبێ هەڵچوون و تەڕەت و ڕەبوون بەبێ گریان
لەگەڵ مێردەکەتا لەو کاتەدا کە دەزانی دڵی خۆشە لەو کاتەدا کە لەگەڵ تادا دەنیشێ پێی بڵێ من مانیعم نییە بە شەرعی خوای پەروەردگار دڵت بە هەر ئافرەتێکی بەڕێزەوەیە بڕۆ خوازبێنی دەستی باوکی ماچکە دەستی دایکی ماچکە بیهێنە ماڵەوە عەدالەتمان لە نێواندا بکە جیاوازیمان مەکە هەستم بریندار مەکە منیش ئەگەر هیچ ئافرەتێک لەسەر زەویدا نییە پێی خۆش بێ هاوسەرێکی تری لەگەڵا بێت لەگەڵ پیاوەکەی هاوسەرێکی تری هەبێت بە دڵنیایەوە حەقیقەتە بەڵام بڵێ من بەوە ڕازیم بە شەرعی خوای گەورە ڕازیم با نە تۆ گونەهبار بی نە من گونەهبار بم نە منداڵەکانم سەرگەردان بن ئینشاءالله خوشکە باشەکەم بە هێمنی و لەسەر خۆی لەگەڵ یا بدوێ ئەگەر هەر سوودی نەبوو تۆ لەگەڵ مناڵەکانی خۆتا دانیشە ڕوو لە خوای پەروەردگاری خۆت کە دنیا هەر تێدەپەڕێ تۆ مەزلومی ئەلحەمدوللا وەکو خۆت باسی دەکەی زاڵمنی بەڵام هەوڵ بدە تۆ مێردەکەت ئەوەندە لەگەڵ یا ڕووخۆش بە بۆن خۆش بە جوان پۆش بە زمان شیرین بە سەرنجی بەلای خۆتا ڕاژێشە هەر سوودی نەبوو ئامادە نەبوو بە حەڵاڵی ژینی دووەم بێنێ و بە ئاشکرایی و تووشی لادان و خراپە نەبێ تۆ لە قیامەتا بەرپرزنی و ئەجر و پاداشتی بەخێوکردن و سەرپەرشتیکردنی منداڵەکانی خۆت بە دینداری و بە ساڵحی دەگاتێ و هاوسەرەکەشت دەچێتەوە بەر دیوانی خوای پەروەردگار و دنیاش چەند ڕۆژێکی کەمەوە تێدەپەڕێ خۆش بە حاڵی ئەو کەسەی کەوا ستەمکار نەبووە لە دنیادا هیچ ستەمکارێکیش نییە خوای پەروەردگار هەر لەم دنیا پێش ئەو دنیا عقوبەی لێ نەستێنێ زاڵمەکانیش هەر ئەو کەسانە نین کەوا لەسەر کورسی حکومڕانین نەوتی میلەت دەخۆن موچەی خەڵک نادەن داروبەردێم وڵاتە دەفرۆشن زاڵم جاری وایە لە ناو ماوەکەی خۆتدایە ژنێک بەسەر پیاوەکەیە زاڵە و زاڵمە بەخوا ئەوە هەر ستەمکارە پیاوێک ستەم لە ژنەکەی دەکا و چاو بە فرمێسکی دەکا و منداڵەکانی سەرگەردان دەکا ئەوەش هەر زاڵمە عاقبەتی زوڵمیش بەخواستەنها سەرگەردانیە لەم دنیا ئەنجا ئەوە قیامەتی نەبڕاوەشەیە پەنا بە خوای پەروەردگار ستەمکاران بەر نەفرەتی خوای پەروەردگار دەکەون باوکی ڕەوا فەرمووی زەرعی گورچی لەم بۆ کراوە ناتوانم جومعەکانم بکەم باوکی ڕەوا خوای گەورە شیفای بەخێرت بۆ بنێرێ ئینشاءڵڵە تۆ لەو نەخۆشانی کە باسم کرد هەموو ئەو ئازارانی وەرتگرتووە لەو پێناوەدا خوا هەموو گوناهەکانی لێ کردوویتەوە هەمووی ئەجر و پاداش بۆ نووسیوی زۆر ئاساییە برا شیرینەکەم باوکی ڕەوا دەتوانی بۆ جومعەکانت نەسی تێکەڵاوی قەرەباڵغی مەبی ئینشاءڵڵە تەندروستیت زۆر باش دەبێت جا ساڵێکە 2 ساڵە تا دکتۆری پسپۆر ئەو کەسەی کە زەرعی گورچیلەکەی بۆ کردووی پێی وتی هیچ مشکلە نییە وەکو هەر کەسێکی ئاسایی بڕۆ ناو قەرەباڵغی بڕۆ بازار بڕۆ مەجلیسەوە بڕۆ جومعە و جەماعەتەوە ئەو کاتە گوناهبار دەبی ئەگە دکتۆرەکەت وتی هیچ عیبت نییە و تۆ خۆت نەچی بەڵام تا دکتۆر ڕێنمایت بداتێ دکتۆری پسپۆڕی بواری گورچیلە و عملیاتەکەی خۆت و زەرعەکە پێیوتی نادەبێت خۆت بپارێزی دەمامە ببەستی تێکەڵاو نەبی ئەو کاتە بچی گوناهبار دەبی لەوەچێ لە هەناسەی کەسێکەوە ڤایرۆسێک بچێتە لەشتەوە ئەو هەموو کارە جوانی کە کردوتە هەڵبوەشێتەوە تەندروستی خۆت ئەوە لە پێش هەموو شتێکەوەیە بەڵام ڕۆژانی جومعە ئازیزەکەی من ئێستا خوا کارەکەی وا ئاسان کردووە جەنابەت الحەمدوللا مۆبایلت بەدڵنیایەوە پێیە مۆبایلەکەت بکەوە وتاری هەر مامۆستایەکی بەڕێزی ئاینی کە دڵت پێ دەکرێتەوە و قسەکانیت بەلاوە گرنگە وتاری جومعە دەرسی هەفتانەیە با لە دەرسە هەفتەیانەکە خۆشەویستمدا نەبڕی لە ماڵی خۆتەوە بچۆ سەر بەرماڵەکە دەستنوێژ بگرە کە لایڤی وتارەکەی جومعە کرایەوە یەکسەر بە دیار مۆبایلەکەەوە یان لە هەندێک تەلەڤیزیۆنەوە هەر پەخشەکە ڕاستەوخۆ وتارەکە لێ دەدرێت بە دیار وتارەوە بە بێدەنگی دانیشەوە بزانە لە مزگەوتای جوان گوێ لە وتارەکە بگرە دوای ئەوە کە وتارەکە تەواو بوو 4 کات نوێژی نیوەڕۆی خۆت بکە ئینشاءڵڵا لای خوای گەورە ئەجری هەموو ئەوانت بۆ دەنووسرێ کە لە مزگەوتە نوێژی جومعە دەکەن چونکە تۆ کاتی خۆی بە ساغی پێش زەرعی گورچیلە ئەهلی جومعە و جەماعەت بووی خوا هەر هەمووت بە فێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ دەنووسێ و هەموو جومعە وەکو لە مزگەوتە بەشداری جومعەت کرد بێ هەتا خوا شیفای کاملت دەدا ئینشاءڵڵا چاکیش دەبی هەموو ئەجرەکە لە قیامەتە وەک خۆی نووسراوە هیچی لێکەم نەبووتەوە موژدەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆت ئەژین خان فەرمووی براکەم چواری بنەڕەتیە دیارە لە قۆناغی 1 و 2 3 شالێم پرسی دەڵە هەر حەزی لە مەکتەب نەبووە بەڕێزان مناڵ سەرەتا کە دەچێتە قوتابخانە زۆر جار دایک و باوک دەیترسێنن بنا ماڵەکە دەیترسێنن جاری وایە مامۆستایەک لە مەکتەب دەیترسێنێ یعنی کە لە قۆناغی یەکەوە بەترسەوە چوویتە قوتابخانە بڕواتان بێ دوای لە کۆڵن نابێتەوە بۆیە زۆر زەرورە تکاتان لێ دەکەم مناڵ کە لە قۆناغی یەکی بنەڕەتی یان پێشتر کە دەچێتە باخچەی ساوایان بە خۆشەویستی بینێرن یعنی عشقی خوێندنی بدەنێ بڵن بەڕاستی تۆ گەورە بووی تێگەیشتووی پێگەیشتووی خوێندن چەند خۆشە ئای قوتابخانە چەند خۆشە کاتی خۆی من کە قوتابی بووم حەزم دەکرد هەر خێرا بەیانی زوو بێ و کتێبەکانم هەڵگرن و بڕۆم بۆ قوتابخانە
ئێمە بەداخەوە زۆر جا دایک و باوک خوشک و براکان میوانەکان کە دێن ئای کە مەکتەب ناخۆشە ئای کە ئیمتیحان قورسە ئەم مناڵە شتەکان وەردەگرێ مۆتەکەیەک لەبەر چاویا دروست دەبێ ئەبێ مەکتەب وەکو کاتی خۆتراوە مەدرسە مەحبەسەیە ینی ئێستاشتە لەبەی ئێمە ئەڵە چی بوو لە قوتابخانە ئەڵە بەربووین کاکە بۆ سجنە ینی وەکو لە سجن بەربووین وازین لە قوتابخانە ڕزگارمان بوو یان تەلەبە حەز دەکەن مەکتەب نەبێ ئەخوا ئەم بایکۆتە بەردەوام بوو یاوم نەچینەوە مەکتەب بەداخەوە لە یەکی بنەڕەتیەوە پێش ئەوە لە باخچەی ساوایانەوە ضرورە خۆشەویستی بچەسپێنین خوشکاژین براکەی تۆش ئینشاءڵڵا هەوڵ بدەن وردە مەکتەبەکەی لەلا خۆشکەن یان بەهێمنی تۆک و خوشکێکی باش کە هەز بە ناڕەحەتیەکانی دەکەی هەر پێی مەڵێن وەرە سعی بکە نانە وەرە سعی بکە وەرە دەرسەکەت بنووسەوە بزانم چیت خوێندووە نە یەکەم جار بڵێ وەرە باوانەکان دووبارە بکەینەوە دیارە تۆ تەمەنت لەو زیاترە خوێندەواری تێ وەرە باوانەکانی ئەمڕۆ بزانین چیمان خوێندووە باسیەوە مەکە بڵێ سعی بکە وەرە با بەیەکەوە وانەکان دووبارە بکەینەوە با بزانین ئەمڕۆ باسی چیمان کردووە دەستخەتی ناشرین بوو هەڵا حەلی کرد مشکلە نییە سەردانێکی تایبەتی مامۆستاکانیش بکە لە نزیکەوە بۆ مامۆستا ئازیزانەی بڵێ من ئەژینم ناوە براکەم ناوی فڵان کەسە لە پۆلی ئەوەن چواری بنەڕەتێ لە شوعبە و لقی ئەوەیە تکاتان لێ دەکەم ئاگاداری زیاتری بکەن مامۆستانی بەڕێز لە ماڵەوە هەست دەکەین بە خوێندنەکەی خۆشحاڵ نیە ئەو کاتە مامۆستا هەندێک تەلەبە تایبەت ئاماژیان پێ دەکا و خۆی زیاتر فەنی تەدریس هەیە ئەو دەرسەی ئینشاءڵڵا لەلا خۆشەویست دەکا و خوای گەورە سەرکەوتووی کە ئەژین خان براکەش لەگەڵ هەموو ڕۆڵی موسڵمانان سەرکەوتوو بێ لانەخان فەرمووی سێ پرسیارم هەیە پرسیار یەکەم برۆکردن بەڕێزان برۆکردن ئێتر من چەندین جا وتارم لە کتێبی شاهەمە لە کتێبی ئەڤینی ئیماندا بابەتی دوور و درێژم هەمووی بە نەسی قسەی زانان هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ نەفرەتی کردووە لەو ئافرەتانەی فەرموویەتی خوا نەفرەتی کردووە لەو ئافرەتەی کە برۆ دەکا برۆکردن یعنی چی یعنی لابردنی برۆکە و تاتۆکردنی ئەوە بەڕاستی خەتەرێکی گەورەیە دەستکاریکردنی خەڵقی خوایە برۆکە هەمووی لابەی بیتاشی تەواو لای بەری ئەنجا بە تاتۆ بە ئەم شێوازە داینیتەوە ئەوە کارێکی زۆر خراپە ئەوە نەفرەتی لەسرە بەڵام کەسێک برۆکانی زۆر قەڵە و ئەستورن یعنی وەکو ئافرەتێک کە دەچێتە ناو خەڵکەوە هەست بە ناڕەحەتیەک دەکا زۆر ئاساییە بە موشێشێک بە شتێک برۆکانی خۆی ئاسایی کاتەوە یان ناوەندی برۆکانی ئەم ئافرەتە بۆ یەک هاتوونەوە لە شکڵی ئافرەتی بۆ ئەمە جوان نییە برۆکانی بەیەکەوە پەیوەست بوون ناوەندی برۆکانی لابەرێ هیچ ئیشکالێکی لەسەر نییە زانایان لەسەر ئەوە زۆر کتێبیان هەیە و من کاتی خۆی لە کتێبی ئەڤینی ئیماندا وەزام لە بەرگی دوودایە و لە کتێبی جوانتردا بە درێژی هەموو سەرچاوە قسەی زانایانم هێناوە بۆیە ئافرەتان هان نادەین بۆ برۆکردن بەڵام پێشیان دەڵێن ڕەحمەتی خوا ئەوەندە فراوانە نەفرەت لە ئافرەتێک ناکاتەن هات دووسێ مووی تاڵی بینی برۆکانیدا بردووە یان تۆزێ ڕێکی خستۆتەوە بەڵام ئەوەی لەسەر یەک قەیتان دەیهێڵێتەوە یەک تاڵ هەر خۆی ناشیرینە هەر خۆی شتێکی ناشیرنە یان بەداخەوە خوای گەورە ڕەحمی پێکردووی ئەم برۆ جوانەی خوشکی بەڕێزم داوە بە تۆ بچی هەمووی لابەوی بیتاشی و تاتۆی بکەی ئێترەوە خۆت غەدر لە خۆت کردووە ئەوە حرامی و نەفرەتەکە ئەو کەسانە دەگرێتەوە بۆیە ئاگادار بن ئەم دوو بابەتە تێکەڵاو مەکەن برۆ لابردن لەگەڵ چاککردنی برۆدا دووشتی لە یەک جیاوازن دووەمیان داوای مناڵی کچ بکەی یان مناڵی کوڕ بەڕێزان داواکردن هیچ گوناهێکی تێدا نیە کەسێک سێکچی هەیە زۆر مەمنونە بە بەشی خوا والله هیچ مانعی لە یا ڕەبی خوای گەورەکە ئەم لانەڵ جوانە کچانە داوامەی یا ڕەبی خوای گە مناڵی کوڕیشم پێ ببەخشی لە هەردوو بەرهەمەکە هەم بێ کەسێک سێ چوار کوڕی هەیە دوو کوڕی هەیە حەزەکە کچێکیشی هەبێ هیچ مانعێک نییە بەڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەم جارەکە مناڵت پێبەخشیم ساڵح بێ ساغ و سەلامەت بێ ئومەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم خواناس و ڕاستەقیم خزمەتکاری ئیسلام بێ بەڵام یا ڕەبی خوای ئەم جارە کچم پێ ببەخشی ئەمە هیچ گوناهێکی تێدا نییە و هیچ ناشکریەکی تێدا نییە سێمیان هاوسەرەکەت هەڵناستێ بۆ نوێژیبانی الحەمدولله خوا جەزات داتەوە تۆ هەڵدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەیەکی هەیە دەفەرمێ ڕەحمەتی خوا لەو ژن و مێردە بێ کاتێک کە یەکیان هەڵدەستێ بۆ شەو نوێژ یان بۆ نوێژی بەیانی کە یەکیان لە خەوای ئەوەی تریان خەبەری بۆتەوە ئەوەندە خۆشەویستی و حرمەت لە نێوانیاندا هەیە تۆزێ ئاو دووسێ دڵۆپە ئاو لە پەرداخێکا دەستی تیاڵ دەکێشێ وەکو نانڕەتشاندن ئاوا بە چاوی پیاوەکەیا دەکا یان پیاوەکە بە خێزانەکە دڵە هەستە ئافرەت یان دڵە هەستە پیاوەکەم با شەو نوێژەکە بکەین با نوێژی بەیانیەکە بکەین بەڵام ئەگەر مێردەکەت وەکو خۆت دڵی زۆر ماندووە جەنابەت جارێک دوو جار سێ جار یان پێشتر لە کاتی خەوا بڵێ پیاوەکەگە دەستی شدڕاکێشم لەناو مینەکە تۆزە بجوڵێنم خۆ ناڕەحەت نابی من بەخوا لەبەر خۆشەویستی و حرمەتە بۆ تۆ بە دڵنیاییەوە ئەو پەڕی خۆشەویستیە ئەها پیاوێکەکە بەیانی خەبەری نەبێتەوە ئیشی دایرەیەکی هەبێ ئیشی فەرمانگەیەکی هەبێ سەفەرێکی دەرەوەی وڵاتی هەبێ
هزار جار مەمنونی خێزانەکەی دوێ ڕای دەست پێ دەڵێت خوا جزات داتەوە سوپاست دەکەم بەخوا تۆ نەبووی تا ئیشەکەم لە دەست دەچوو بەخوا لە هەموو کاروبارەکانی ئەم کەونە گەورەتر نوێژی بەیانیەکەمانە بۆیە گەورەترین چاکە لەگەڵ هاوسەرت ئەوەیە هەڵی سێنی بۆ نوێژی بەیانی بەڵام تۆ ئافرەتێکی ئەلحەمدوللا نەخانژیر و عاقڵ دەبیندرەی کە بەڕێز و حرمەتەوە ئەو هەڵسو کەوتە لەگەڵ مێردەکە تا دەکەی مرۆڤیشە جاری وایە هەڵیش نەستا یعنی لە هەفتەیەکە جارێک لە 2 هەفتەدا جارێک بۆت خەبەر نەبەوە ناوەڵاتەوە هیچ گوناهبار نابی و ئینشاءڵڵا ئەجری تەواوت بۆ نووسراوە و بە هاوسەرەکەشت کە وەختێ خەبەری بۆوە بڵێ پیاوەکە بەداخەوە نەمتوانی خەبەرت کەمە دوو سێ جا بانگم کردی نەمیش زیاتر ینی دەمزانی زۆر ماندووی بەڵام هەر ئێستا مەیخەن کاتی نیوەڕۆ بڵێ دوای دەیجارمەوە هەر ئێستا کە هەستاوی خێرا بڕۆ دەست نوێژەکەت بگرە و نوێژی بەیانیەکەت بکە ئینشاءڵڵا خێزانەکەتان بەختەوەر دەبێ خێزانی هەموو لایەک بەختەوەر بێ بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان ئینشاءڵڵا سوودێکمان گەیاند بێ من بۆ تەرازوی قیامەتی خۆم خوای گەورە ئەجرێکی بەنسیب کرد دەبم بەم قسە خێرانە ئێوەی بەڕێزی ئینشاءڵڵا دڵتان ئاوی خوار بێتەوە هەندێک لە گرفتەکانتان چارەسەر بوو بێ خوای گەورە شیفای هەموو نەخۆشەکانمان بدە هەموو دڵبەخەمەکانمان دڵخۆشکە هەموو گرفتەکانمان چارەسەرکە هەموو خێزانەکانمان بەختەوەرکە منداڵەکانمان ساڵحکە هەموو لایەکتان بەخوای پەروەردگاری میهرەبان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه